ئێستا ئێمە لە 90 ئابدەین کاتژمێر لە پاش کاتژمێر 12 ئەم شەوە دەکەوینە 20 ئابەوە سبەینێ پەرلەمانی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ سەرۆکی ئێستای هەرێمی کوردستانە دەکات پەرلەمانی کوردستان ئەبێ قسەی یاسایی بکە پارتە سیاسیەکانیش هەوڵ و جهدی خۆیانیان هەیە پەرلەمانی کوردستان بە پێی یاسای ژمارە 19 لە ساڵی 2013 ویلایەتی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان لە دوای 1970ەوە کۆتایی پێدێ بەڵام هاوکات لەگەڵ ئەمەیە ئێستا پارتە سیاسیەکان بەتایبەتی ئەو 5 پارتە سیاسی کە گەورەترین فراکسیۆنی پەرلەمانیان هەیە لە پەرلەمانی کوردستان لە هەوڵان بۆ معالەجەکردنی ئێمە بەپێی یاسا تاکید لەوە کەم کە ویلایەتی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان لە 19 مانگە کۆتایی پێدێ بەڵام هاوکاتیش کۆبوونەوەی ئەو 5 پارتە سیاسیە بۆ معالەجەکردنی ئەم بابەتە هەیە کە دوجار لەوانەیە سازانی ئەو 5 پارتە سیاسیە خۆی ببینێتەوە دیدیان ئەوەی کە پێیەگەن خۆی بینێتەوە لە پرۆژەیەەکە لە دانیشتێکی ئاسایی یان نە ئاسایی پەرلەمانی کوردستاندا جارێکیان دامانی پەرلەمانی کوردستان دەنگی پێدەنەوە باشە بۆ نمونە ئەگەر